خۆشەویستانم بۆ قسەکردن لە ڕووداوی ڕێگری لە بەرپرسێکی شێتی لەوەی بچێتە نێو شاری هەولێرەوە و کاردانەوەکان کە بە دوای ئەو ڕووداوەدا هاتن میوانداریمان لە خاتونیاس عەبدوڵای ڕۆژنامە نووس کردووە. خاتونیاس سڵاوت لێبێت. سڵاو لە ئێوە بژین. سەرەتا دەکرێت بڵێن تۆ وەک ڕۆژنامە نووسێک بیستن و بینین و چەند بارە بوونەوەی ئەم ڕووداوانە چ سەرنجێکی لای ئێوە دروست کردووە؟ ئەم بارودۆخی کە ئەمڕۆ ڕوویدا لە 28 ساڵیادی یا باشتر وایە بڵێم حکومڕانی هەرێمی کوردستان بە تێپەڕبوونی ئەو ماوەیە پێمانەڵێ کە هەرێمی کوردستان بەڕاستی گیری خواردۆ بەدەست ئەو سەرکردە سیاسیانەی کە ڕابردویان پڕ لە شکست و خیانەتە و ئێستاش کە لە هەرەمی دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستانن بە هەمان شێوە هەرێمی کوردستان گیری خواردووە بەدەست تاوان و خراپ بەکارهێنانی دەسەڵات و فەرمانڕەوایی هەرێمی کوردستان لەلایەن ئەم سەرکردە سیاسیانەوە. ئەم واقعە سیاسیە بۆمان نەسەلمێنێت کە هێشتا دام و دەستگا ئەمنیەکان سەرباری تێپەڕاندنی شەڕی ناوخۆ لە ساڵی 1998 و ڕێککەوتنی نێوان پارتی دیموکرات و یەکێتنی نیشتیمانی کوردستان لەو وادەیە تا ئێستا و پێکهێنانی حکومەتی هاوبەش و هەڵبژاردن لە 2005 بۆ 2006 و پێکهێنانی کابینەی هاوبەش لە ساڵانە، بەڵام قۆناغی شەڕی ناوخۆ بە هیچ شێوەیەک تێنەپەڕیوە. ئەمەش دەرەنجامی واقعێکی تاڵە بەوەی کە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو لە شەڕی ناوخۆ بە قۆناغی دادپەروەری ڕاگوزەر تێنەپەڕیوە تا و ئاستەی کە بتوانێت لە ڕووی یاسایی لە ڕووی سیاسی بتوانێت قۆناغەکە بە تەواوی تێپەڕێنێ، هاوکات تاوانبارانی تێوەگلان لە جەنگ و کۆمەڵکوژی ڕوبەڕووی سزای یاسایی بکرێنەوە. بۆیە لە کاتێکە هەمان ئەو بەرپرسانی شەڕی ناوخۆ کە هەزاران کەسیان کرد بە قوربانی و ئێستا لە دەسەڵاتدان بە دڵنیایی دام و دەستگاکان بە هەمان ئاست و پێوەر بەکارهێننەوە وەک درێژکراوەی شەڕی ناوخۆ، بە تایبەت ئەم واقعی ئەمڕۆ جارێکتر ئەو ڕاستیە زیاتر ئەسەلمێنێ کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکتر لە ئاز ئەو بەرپرسیارەتیە گەورەی هەرێمی کوردستان نییە بۆەوەی کە هەوڵ بدات دامەزراوە سەربازیەکان یەک پێ بگرێتەوە لە چوارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕفتار بکەن بە شێوەیەکی گشتی. ئەمەش ئەو ئاستە زۆر مەترسیدار و خەتەرناکەیە کە لە ماوەی داهاتوو ئەگەری درێژە پێدانی هەیە. باشتر وایە بڵێن ئەوەی ئەمڕۆ ڕوویدا بەتەنیا شەڕی دام و دەستگا ئەمنیەکان و پارتە سیاسیەکان نییە لەگەڵ یەکتر، بەڵکو شەڕی میلیشیاکانیشە لەگەڵ یەکتر. لەبەرەوەی بەڵێ بۆ نیازخان ئاماژەت بەوەدا کە ئەم دۆخە مەترسیدارە واخود ئەم بارودۆخی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت بارودۆخێکە لە جێی چاوەڕوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە، بەوەی کە ماوەیەکی کەم بەسەر دامەزراندنی حکوومەتی نوێی هەرێمی کوردستاندا تێپەڕیوە. بۆچی لە هەرێمی کوردستان ئەم ڕووداوانە و خراپتریش لەوانە کە بە نمونە خۆ لێداخستنی دامەزراوەکانیشدا دەبینێتەوە تا ئێستاش ئەگەری دووبارە بوونەوە و چەندبارە بوونەوەیان هەیە؟ بەڵێ سەرتا لەبارەی حکوومەتەوە ئەمەیە بدوێن بە تایبەت کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە ئاماژەکان کە خوێنرایەوە ئەوە بوو کە ئەم کابینەیە کار بۆ چەسپاندنی بنەماڵەیی بوونی بارزانی لە حکوومەت ئەچەسپێنێ تا ئەندازەی وێناکردنی وەک حکومڕانیەکی پاشایی و دەسەڵاتیەکی پاشایی. دووەم خاڵ ئەوەی کە پەیوەندی بە ئاسی بەرپرسیارەتی دام و دەستگاکانەوە هەیە، هەڵبەت بڕیار بوو ئەم کابینەیە کابینەیەکی یەکگرتوو بێ، کار لەسەر جێبەجێکردنی ژمارەیەک ڕێکەوتن بکە بۆ هەنگاونان بۆ چارەسەرکردنی یەکەم لە دۆسیەی نێوان هەولێر و بەغدا، دۆسی ئابووری، خاڵی دووەم جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی کەرکووکەوە. هەڵبەت ئێستا لە ڕێگەی ئەم کابینەوە جێبەجێکردنی ئەم هەنگاوەش ئێستا ئەو ئاستی بەرەو پێشچوونی دانانی پارێزگارێکی نوێی کورد بۆ کەرکووک ئەوە تاوەستێنراوە بەهۆی ململانەکانی نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. خاڵێکی تر هەر لەم چوارچێوەیە ئەوەی کە دۆسیی کێشێکی گەورەیە لە بەردەم هەرێمی کوردستان سەرژمێری عێراق لە ساڵی 2020 بە هەمان شێوە هەرێمی کوردستان لە ئاستی ئەو بەرپرسیارەتیە مامەڵە ناکە. ئەمە جگەلەوەی کە هەرێمی کوردستان بەشێکی زۆری خاکەکەی داگیر کراوە لەلایەن دەوڵەتی تورکیا، کەواتە هەرێمی کوردستان ئەم کابینەیە ناتوانێت لە ئاز بەرپرسیارەتی ئەو کێشە هەرە گەورانە بێ کە لە هەرێمی کوردستان هەیە، بەڵکو دێتەوە جارێکی تر
دامەزراوە ئەمنیەکانی لە دەستگای ئاسایش ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان وەک دەستگایەک بەکارهێنرێت کە لەژێر فەرمانڕەوایەتی ڕەها و باڵای مەسعود بارزانی و مەسرور بارزانی بێ ئەمەی ڕوویداوە بە دڵنیایەوە بەبێ فەرمانی مەسعود بارزانی و بارەگای بارزانی و خودی مەسرور بارزانی نەبووە بە پێگەی لاواز و وەڵامدانەوە لاوازەکانی پارتی دیموکراتی کوردستان وەزارەتی ناوخۆ بە تەواوی ئەو ڕاستیە ئەسەلمێنن کە فەرمانێکی لە سەروتر هەبوو بە مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆسیەیە باشە وەزارەتی ناوخۆڵی ئێمە لێکۆڵینەوەکەین و لێک تێنەگەشتن هەبووە کۆی کە پارتیەکانیڵێن باشە خۆ ساڵی 2013 کۆسرد ڕەسوول لە سەروبەندی هەڵبژاردنەکان ڕێگری لێکرا لە دێگەڵە بێتە ناوشاری هەولێرەوە لە ساڵی 2015 سەرۆکی پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و ڕێگری لێکرا بێتە سەر کارە فەرمیەکەی خۆی ئەمڕۆژ ئەمە لە بەرامبەر مەحموود سەنگاوی دووبارە ئەبێتەوە ئەمە ڕاستیەک ئەسەلمێنێ ئەوەی کە مەحموود سەنگاوی وەکەوەی کە لە ماوەی ڕابردوو ئەیوت بارزانی بە بچووک مامەڵاکە بەڕاستیەوەی ئەمڕۆ سەلمێنرا ئەوەیە بەڕاستی بارزانی و پارتی دیموکراتی کوردستان زۆر بە بچووکی مامەڵاکەن لە ئاسکێشە ناوخۆیەکان و خاڵی دووەم و هێشتا لە دۆسیەی تۆڵەکردنەوە لە بەرامبەر یەکتر ئەژین ئەوەی ئەمڕۆ تۆڵەکردنەوە بوو لە بەرامبەر مەحموود سەنگاوی ئەو قسانەی کە کرا خاڵێکی تریش دیوێکی تری کێشەکان ئەوەی بۆم گرنگە بڵێم پەیوەنددارە بە کۆبوونەوەکانی ئەمڕۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکتەبی سیاسی هەوڵ بوو بۆ بەلاڕێبردننی ناوڕۆکی کۆبوونەوەکە کە هەموو سەرنجەکانی ڕخنەبوو لەبارەی شێوازی بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان و جێبەجێنەکردنی بەڵێنەکان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە زۆر باشە خاتون نیاز باسی ئەوەت کرد کە لە 2013 جێگری ئەو کاتی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کۆسەرد ڕەسوول ڕێگری لێکراوە لە 2015 بەڕێز یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕێگری لێکرا ئەمڕۆژ بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی مەکتەبی سیاسی بۆ سێەم جار لە ڕووداوی ڕێگریکردن لە چوونەناوەوەی خەڵک بۆ هەولێر ڕێگری دەکرێت دەبێت ئەو کەسولانانەی کە ئەو کاریان بەرامبەر دەکرێت چی بکەن قسەیەک هەیە لەسەر نەبوونی کاردانەوە لە بەرامبەر ئەو کارانەی کە دەکرێت و لە بەرامبەرشدا کەسانێکی دیکە دەڵێن نابێت کاری خراپ بە خراپتر وەڵام بدرێتەوە بەڕای ئێوە چی بکرێ یاخود هیچ ڕێکارێک هەیە ڕێ لە دووبارە بوونەوەی ئەو ڕووداوە بکات هەڵبەت ئەبێ ئەوە بڵێن کە ئەمە سێم ڕووداو نییە ڕوو بدا لەبارەی ڕێگریکردنی پارتی دیموکراتی کوردستان لە خەڵکێ لە سلێمانیەوە بپڕنەوە بۆ هەولێر یا خەڵکێکی دەرکردبێ بۆ سنووری ئەو دی و دێگەڵە دەیان جار لە بەرامبەر چالاکوانان ڕۆژنامەنووسان ئەم ڕووداوانە دووبارە بوونەتەوە تەنانەت خەڵکێک سنوورداش کراوە لە هەولێرە بۆ ئەو دی و سنووری دێگەڵە فڕدراوە بۆ ئەو دی و کە خەڵکێک ڕۆژێک لە ڕۆژان هەریەکێتیش نەبوون سەر بە پارتی سیاسی جیاواز بنیا کەسایەتی سربەخۆ بوون واتە ئەم مەترسی و ئەم دیدگا و ئەم عەقڵیەتەی شەڕی ناوخۆ کە درێژەی هەیە بۆ تۆڵەکردنەوە لەوەی کە ئەمانە قبوڵ ناکەن لە سنوور و لە چوارچێوەی سیاسی و قەڵەمڕەوی خۆیان هیچ کەسایەتیەکتر نووزەی بێ دەنگی بێ بۆ چوونی جیاوازی هەبێ سەلمێنەری ئەوەیە کە پارتی بەڕاستی لە چوارچێوەی شەڕی ناوخۆ ئەخولێتەوە و ئەوەنە دەسەڵاتش من پێم وایە کە تا ئێستا پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانی بەیەکۆ گرێدراوە لە ئازایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان نییە بەڵکو لە ئازایەتی هاوپەیمانەتی نێودەوڵەتیە لە ئازایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتێکی وەک فەرەنسایە کە تا ئێستا چاویان لەسەر هەرێمی کوردستانە بەوەی کە شەڕ دووبارە نەکەنەوە من دڵنیام ئەگەر بێت و فشاری نێودەوڵەتی نەبێت لەسەر پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە دیاریکراوی لەسەر پارتی دیموکرات و مەسعود بارزانی هەر ئێستا شەڕی ناوخۆ هەڵێک گیرسێنن من پێم وابێ بۆ پارتی دیموکراتی کوردستان هیچ شوێنێک لە هەرێمی کوردستان هێندەی بارزان و سەری ڕەش کە ئێستا داگیرکراوە پیرۆز نییە بۆیە ئەم جۆرە دەسەڵاتی کە ئێستا بەکارهێنرێ و پارتی هەوڵەدا مەسعود بارزانیش کا بە مەرجع هەر ئەمە عەقڵیەتە بەرهەمەهێنێ کە ئەمڕۆ بینیمان لە ڕێگریکردن لە مەحموود سەنگاوی یا هەر کەسایەتیەکی تر ئاستی ناڕەزایەتیەکانیش بەرهەمی ئەوەیە خودی مەحموود سەنگاویش کەسایەتیەکی تاوانبار تێوەگلاوە لە چەندین دۆسەی گەندەڵی وەگەوەی کە جێگیری سەرۆکی حکومەت لە ڕابردوو باسی کردووە لە دۆسەی ئەنجامدانی تاوان لە بەرامبەر شەهید کاوەگەرمیانی و ئەو هەڕەشانەی کە لی کراوە ئەو تۆمەتانەی لە بەرامبەر ناوبراو هەن هەموو ئەم دۆسیانە ئەشێ خەڵکێک بخاتە بەردەم ئەوەی پێی خۆش بێ وەک تۆڵەکردنەوە ئەمڕۆ لە بەرامبەر مەحموود سەنگاوی ئەم کارە کراوە بەڵام بابەتەکە ئەوەیە چ مەسعود بارزانی و چ مەحموود سەنگاوی کە
کەسی تاوانبار و تێوەگلاون لە تاوانی جەنگیش بە شێوەی جۆراوجۆر لە سەردەمی شەڕی ناوخۆوە تا ئێستا بەڕاستی پێویستە لە بەردەم دادگا دۆسیەکانیان نێگلا بکرێتەوە. دیوێکی تری ئەم مەترسیە ئەوەیە کە پەیوەندی بە یەکگرتنەوەی هێزەکانی ناوخۆ پێشمەرگە ئاسایش هەیە بە تێکڕا ئەوەی ئەمڕۆ ڕوویدا بەڕاستی جۆرێکی لە ئومێدیەکی تر لەوەی کە زۆر ئەستەمە ئەم عقلیەتە سیاسی لە نێوان پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێ هێزەکان بتوانن یەک بگرنەوە بەتایبەت لە ئێستادا ئیتاڵیەکان بریتانیەکان ئەمریکیەکان بە تەواوی لەسەر هێڵن بۆ یەک پێگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان بەڵام پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان نیانە ژێرباری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕوونی ترسی هەیە لەوەی کە هێزەکان یەک پێک بگرێتەوە لە هەرێمی کوردستان بەڵام لەبەرەوەی دەسەڵاتەکان بە تێکڕا لە هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم واتە فەرماندەی هێزە چەکدارەکان ئەنجومەنی ئاسایش لە ژێر دەستی پارتین لە داهاتووم هێزە بەتەواوی بکێتە ژێر تەحەکومی پارتی دیموکراتی کوردستان. بۆ بورە نیازخان ئەگەر بە کورتی ئەم وەڵام دەیتەوە زۆر بەیکات ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوانەی کە چاویان لەسەر مافەکانی مرۆڤە راپۆرتی شەرم ئامێز لەسەر بارودۆخی ئازادی و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بڵاو دەکەنەوە. ڕاستەوخۆ فەرمانگەیەک بە ناوی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان دێتە سەرخەت و هەموو ئەو تۆمەتانەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەدرۆ دەخاتەوە. ئەوەی کە ئێستا خۆمان بە چاوی خۆمان بە ڕۆژی ڕووناک دەبینین ڕێگریکردن لە یەکتری هێزە سیاسیە کوردستانیەکان لەم پەردادەن لە بەردەم ئەوەی کە بەرپرسێک بڕوا بۆ شارێکی تر یاخود دامەزراوەیەک بە خواستی لایەنێک هەڵسوکەوت نەکات دامەزراوەکە پەک دەخەن. ئەمە تا چەند ناوبانگی هەرێمی کوردستانی لە ناوخۆ لەکەدار کردەوە بۆر ئەوەی بگاتە ناوەندە جیهانیەکان. بەر لە هەموو شتێک ئەوەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا ئێستا بە ئەنجامیان گەیاندۆ بەڕاستی کاری گرنگیان کردووە کاری باشیان کردووە لە ئاستی چاودێری وە شێواز و پرەنسیپەکانی ڕخنەگرتنی ئەو وڵاتانە هەر لەو چارچێوەیە ئەوان مافی جێبەجێکردن و سزادانی ئەو وڵاتانە نییە بە شێوەی دەستێوەردان لە ئاستێکی ڕاستەوخۆ هەرچەندە ڕخنە لەسەر وڵاتان هەیە لەسەر ئاستی بژمارەیەک پێوە کە پێویست بۆ ئەوان دای بدەن لەگەڵ راپۆرتەکانیان لە بەرامبەر هەندێک هەرێمی وەکو ئێمە بەڵێ ئەوەی فەرمانگەی وەڵامدانەوەی